سڵاو لە تۆش دوای ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بڕیاریاندا بەوەی کە دەرگای قوتابخانەکان لە دوای پشوەکانی نەورۆزەوە بە داخرای بمێنەوە تاوەکو هەشتی چوار بەڵام لەگەڵەوەشدا بڕیاریدا بەوەی کە ئەو خوێندکارانەی جگە لە قۆناغی 12 ئامادەی کە تاقیکردنەوەی 20 نمرەیان ئەنجام نەداوە دەتوان بڕۆنەوە ناوەندەکانی خوێندن و تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. من بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە و وردەکاری بڕیارەکەی وەزارەت و هەروەها دەستپێکردنەوەی تاقیکردنەوەکانی 20 نمرە لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە ڕێز مامۆستا سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجەم لە مامۆستا ئەو بڕیارەی کە وەزارەت دایەتی چۆنیە وردەکارێکی بەیانی ئێوە و بینەران باش طبعا ئەو بڕیارەی کە وەزارەتی پەروەردە تەبەنی کردووە لەسەر ڕاستپاردەی وەزارەتی تەندروستی بۆ سەلامەتی خوێندکارانمان بووە بۆی خوێندکارانمان پارێزراو بن لەم زروفەیەوە ئەم چەند ڕۆژەی پشووی نەورۆز خەڵک چۆتە دەرەوە بابەتی کۆرۆناش زیاتر تەشەنەی سەنووە وەزارەتی پەروەردەیش تەبەنی ئەو بڕیاری وەزارەتی تەندروستی کردووە لەبەر سەلامەتی خوێندکارانمان. بەڵام لەلایەکەوە وەزارەت و حکوومەت باس لەوەکەن کە تاقیکردنەوەکان ئەنجام بدرێت لەلایەکی تریشەوە دەرگای قوتابخانەکان بە داخراوی مێنێتەوە تاوەکوەشتی چوار ئەمە چۆنیە و ئێوەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە چۆنی دەسەکەنەوە بە پرۆسەی خوێندن بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە. طبعا ئێمە خوێندکارانمان لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکانەوە ئەمڕۆ ئاگادارمان کردوونەتەوە سەردانی ناوەندەکانی خوێندن بکەن بۆ ئەوەی ئەم جەدوەلی تاقیکردنەوە و پێیان بوترێ بابەتەکان تاکوێ داخڵەوەیان بۆ ئەوەی خوێندکاران زانیاریەکیان هەبێ و وەزارەتی پەروەردە لە خەمخۆری بۆ خوێندکارانمان و بۆ ئەوەی خوێندکارانمان ساڵێکیان نەفەوتێ ئێمە هیچ زەمانێک نییەوە نازانین کۆرۆنا دوای هەشتی چوار بەچیەگا خوێندکارانمان تەنها لە ناو ناوەندەکانی خوێندن تاقیکردنەوەکەن و ڕۆنەوە بۆ ماڵەوە بۆی بەریەکەوتن کەمتر بێەوە مەسیری ساڵێکی خوێندکارانمان نەکەوێتە مەترسیەوە لانی کەم تاقیکردنەوەی نیوەی وەرزەکە بکرێت. باشە چەند خوێندنگا لە سنووری بەڕێوەبەراتیتان تاقیکردنەوەی ئەنجامدا و پێویست ناکابچێتەوە ناوەندەکانی خوێندن و چەند قوتابخانەش ماوە کە پێویستە تاقیکردنەوەکان ئەنجامدا. هەر بۆ ئەو مەبەستە ئێمە قوتابخانە و خوێندنگاکانمان پێش پشوەکەی نەورۆز بازنەی یەکەممان کە کاتە قۆناغی 1 و 2 هەڵسەنگاندنیان بۆ کراوە ئەوانە ناچنەوە ناو ناوەندەکانی خوێندن چکە هەڵسەنگاندنیان بۆ کراوە لە بازنەی دووە کە کاتە پۆلی 4 تا پۆلی 11 ئەوانە ئەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن و تەنها تاقیکردنەوە ئەکەن. لە سنووری بەڕێوەبەراتیەکەی من چەند خوێندنگەیەکی کەم ئەو تاقیکردنەوەیان ئەنجامداوە خوێندکارانی ئەو خوێندنگانەی کە تاقیکردنەوەیان کردووە ناچنەوە ناو ناوەندەکانی خوێندن تا هەشتی چوار و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تەقیمی وەزعەکە کاوکات دیسان تعلیماتی تر دەرەچێ خوێندکارانمان نەچنەوە ناو ناوەندەکانی خوێندن یا پشوەکە درێژەکرێتەوە. ڕەوشی کۆرۆنا لە ناو قوتابخانە و خوێندنگاکان چۆن بووە لە هەڵەبجە هیچ حاڵەتێکی کۆرۆنا تۆمار کراوە هەر لە سەرەتای دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن تاوەکو ئێستا؟ سپاس بخوا سنووری ئێمە ئەکرێ بڵێن ڕەحمی خوایە جارێ لە ئێستاە پارێزراوە و ئەم شەویش ئەو ئەنجامانەی کە کرابوون پشکنینی خەڵک کرابوو بۆ ڤایرۆسی کۆرۆنا سپاس بخوا دوێنێش هەڵەبجە هیچ بەرکەوتەیەکمان نییە و ناو ناوەندەکانی خوێندنی ئێمە کرێ بڵێن پاکە تا ئێستا هیچ خوێندکارێکمان تەسجیل نەکراوە کە کۆرۆنای هەبێت. پێشنیاری ئەوەکو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە بۆ وەزارەت چییە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن یان بەم شێوە بمێنێتەوە؟ بڕیا لای ئێمە وەزارەتی پەروەردەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ژیانی خوێندکاران و مامۆستایان لای ئێمە لە هەموو شتێک گرنگترە. ئیشەڵا ڕەوشەکە ئارام بێ و کۆرۆنا وازمان لێبێنێ وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی و کۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی خوێندکارانمانە ئیشەڵا دوای هەشتی چوار ڕەوشەکە باشە بێ و درێژە بە پرۆسەی خۆمانە دێن. هیچ هۆکارێک جگە لە ڤایرۆسی کۆرۆنا وەکو پێداویستی هەبووە بۆ ئەوی کە ئێوە دەوام ینی ڕابگیرێت یان هەر شتێکی ترکە بربەست بێت لە بەردەم ئێوە؟ ئێمە وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە پێداویستیەکانی خۆپارێزی لە دەمامەک لە تاقیم لە ئامێری گەرمی پێوی لەشی خوێندکاران و مرۆڤ داومانە بە تەواوی قوتابخانە و خوێندنگاکان و بە سوپاسەوە دایکان و باوکانیش تا ڕادەیەکی زۆر باش هاوکاری قوتابخانە و خوێندنگاکان بوون و مناڵەکانیان بە دەمامک و بە تاقیم و پێداویستیەکانی خۆپارێزیەوە ئەنێرنەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن کە ئەمە ئەکرێ بڵێن یەکێکە لە هۆکارەکان کە لە سنووری بەڕێوەبەری گشتی پەروەردە
ڤایرۆسی کۆرۆنا یا توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا کەمە ئیشەڵڵا هەر بەو شێوەیە بێوە سنووری تەواوی هەرێمی کوردستان و تەواوی جیهان پارێزراوە بێ بە تایبەتیش سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە. سپاس بۆ سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە. ئەمە زانێرەکان بوون لەسەر ئەو بڕیارەی وەزارەت کە داوێتی بۆ ئەوەی کە هەشتی چوار جارێکی تر هەڵسەنگاندن بکرێتەوە بۆ ڕەوشی تەندروستی لەسەر ئاستی هەرێم تاوەکو بزانێن ڕەوشی کۆرۆنا لە هەرێم چۆنە بۆ ئەوەی کە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بۆ خوێندکاران یاخودنا بەڵام خوێندکارانی پۆلی 12 ئامادەی لە 24 ئەمان گەو دەستیان کردەوە بە پرۆسەی خوێندن و لە ناوەندەکانی خوێندن لە ئێستا درێژە بە خوێندن ئەدەن. بەڵێ، زار سوپاس.